شۆڕشی سۆناری جوڵاو لە دەستنیشانکردنی کۆنیشانەی دەرچەی سنگ ئێنتۆس. بۆ ساڵانێکی زۆر کەم و کوڕێکی گەورە لە بواری تیشکدا هەبوو. وێنەگرتنی جێگیری ئاسایی نەی دەتوانێت گۆڕانکاریەکان لە کاتی جوڵەی قۆڵدا نیشان بدات. ئەمە ژوای دەکرد کۆنیشانەی دەرچەی سنگی دەماری ئێنتۆس زیاتر وەک پێشبینی بمێنێتەوە و زۆر جار لەگەڵ حاڵەتەکانی تر تێکەڵ بکرێت. بەڵام ئێستا قۆناغێکی نوێ دەستی پێکردووە. سێمین لووتکەی جیهانی تۆس کۆرسێکی ڕاستەوخۆ پێشکەش دەکات بۆ چارەسەرکردنی ئەم کەم و کوڕیە. بۆ کۆتایی هێنان بەم گرفتە سێمین لووتکەی جیهانی تۆس کۆرسێکی تایبەت پێشکەش دەکات بۆ ئەم مەبەستەش. پرۆفیسۆر دکتۆر سوزانە ئارانی پسپۆڕی تیشکی دەماری و داهێنەری دەستنیشانکردنی تۆس بە سۆنەر تایبەت لە وڵاتی هەنگاریاوە دێت بۆ ئەوەی ڕاستەوخۆ تەکنیکەکانی سۆناری جوڵاو بۆ دەستنیشانکردنی دروست فێری پزیشکانی تیشک بکات. هەنگاو بنێ بۆ هەڵسەنگاندنی بابەتیانە و بینینی ڕاستەوخۆی پەستانی سەردەمارەکان لە ڕێگەی سۆناری جوڵاوەوە تایبەت بە پزیشکانی تیشک. ئەم کۆرسە بە تەواوی تەنها بۆ پزیشکانی تیشک تەرخان کراوە. ڕێکەوت ڕۆژی دووەمی لووتکەکە 11 ئەیلولی 2026. شوێن تاوەری تەندروستی سمارت سلێمانی. خۆ تۆمارکردن لە ڕێگەی ئەمرینکەوە دەبێت. سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ گەورەترین ڕووداوی زانستی ساڵ.